ئاجاری کەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەنجێک ئاوی بۆێنێ دەستنوێژ بگرێ، ناوی چییە؟ ناوی ڕەبیعەی کوڕی کەعبی ئەسلەمیە. ناوی چییە؟ ناوی ڕەبیعەیە. ئاو هێنێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستنوێژ دەگرێ. ئەم ڕەبیعەیە ماڵی نییە، نەکەرکرێکی، هەر ماڵی نییە، هیچ خێزانی نییە، هیچ شک نابا لە دنیاە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ یا ڕەبیعە سەلنی، فەرمێ ئەی ڕەبیعە داوام لێ بکە. پێغەمبەری خوا شخصی یەکەم لە دەوڵەتی ئیسلامیە، هەموو زەکات و توانای مادی لە بەردەستایەتی، هەموو ئافرەت و شوکردنی ئەوانش بە ئەمری ئەمە چێ بڕێەوە. ئێستا بە یەکێ بڵێ لە ئێوە ئادەی بە یەکێ بڵادی پێغەمبەری خوا پێتەڵێ لە سەلنی تۆڵی چی؟ یاڵا یاڵا ماما سەوش ئەو داوای بەهەشتەکە. یاڵا پێغەمبەری خوا یەک وەرەقەی سپی خسووتە بەردەست، ئیمزای کردووە لە ژێرەوە، ئەفەرمێ یەک پرسیارم لێ بکە، یەک داواکاریکە و چییە؟ دەم خۆش پرسیارەکانی ناوگۆڕ جواب باتەوە. ئەدەی کوورە لەم کابرات دینارە لە گیرفانیان نییە، ژنی نییە، ماڵی نییە، هیچی نییە، ئێستا بیری لای فیردەوس و لای باشیانشیانی خۆش بێ. وەڵڵاهی من بوومایە ئەمۆی پێ قسەی دڵتان توا قسەی نەزەرین بۆ مەکەن، قسەی زلم بۆ مەکەن، قسەی دڵتان چییە؟ ئێستا بیڵێن دینارێ لە گیرفانتان نییە و ژنی نییە و ماڵی نییە. ئەدەی ئاها ڕێک لەسەر ئەڵێ نیوەی ئیمانەکەی بۆ تەواوکە. یعنی چی؟ یعنی ژنێکی بۆ بێنێ. دەم خۆش چیتر؟ خانوویەکشی باتێ، ئەسبێکشی باتێ، لە کاسبی ئیشێک شابی خاتە سەر ئیشێ. ئەدەی بە شەفاعەتی پێغەمبەری خوا کەوێسە باخێکی خۆڵماشی باتێ لەسەری بژی تا ماوە پەکی لەسەر هیچ نەکەوێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ یا ڕەبیعە سەلنی. ڕەبیعەش هێشتا سوراحی ئاوەکەی بەدەستەوەیەکی کا بەدەستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ چی؟ ئاگەنج و مناڵی ئێمە کاتی خۆی چەند عاقڵ بووە، چەند ئیماندار بووە، چەند دووربین بووە. ئەفەرمێ ئەسئەلوکە مڕافەقەتەکە فی الجەنە. ئەی پێغەمبەری خوا داواکەم لە بەهەشتا لەگەڵتا. زۆر قورسە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەخر مناڵێکی واو لە بەهەشتا لەگەڵتا بێ و ئەم پێغەمبەرە و ئەو سەحابەیەکی بچکۆلێ و ئەخر زۆر قورسە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەوە غەیرەتاک شتێکی تر بڵێ. شەڵێ هو ذاکە یا ڕەسوول الله. هەرەوەیە پێغەمبەری خوا قسەیەکی کرد، ئۆفەرێک کردامێ، هەڵبژاندی خۆم کرد. هو ذاکە یا ڕەسوول الله. هەر ئەوەیە، یەک تەنازولی تیانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ فاعنی علی نفسیک بکثرة السجود. دەباشە هاوکاریم کە بەوەی کە سوژدە زۆر بەریت. اینجا فەرمێت ئەم ڕەبیعەیە یەک سەعات لە ژیانی دوای ئەوە بەزایانەیە، یەک سەعات لە ژیانی. فەرمێ یان لە نوێژا بوو یان لە سوژدەیا بوو یان لە ڕیزی جەماعەتا بوو، کەس پێشی ناکەوت. ئەمە ژیانی ڕەبیعە بوو هەتا ئەو وعدەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێیاو بێتە جێ. بۆیە بەڕێزەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ إن الله يحب معالي الأمور وأشرفها ويكره سفسافها. أفرمي خوای گەورە حەزی لە شتی گەورەیە، حەزی لە معالی ئومورە، بڵێ حەزی لە چییە؟ بڵێ حەزم لە شتی گەورەیە. لە فەرمێ إذا سألتموه فاسألوا الفردوس الأعلى. داوای بەهەشتکەن. زۆر جار بینی یەک کۆمەڵ خەڵک بە دیار کراسێکەوە، بە دیار مۆدیلێکەوە، بە دیار تۆپێکەوە، بە دیار دووگۆڵیەکەوە، بە دیار یاریەکەوە مێشکی خۆی مەشغوڵ کردو، مێرجکی جەنجاڵ کردووە. ئەمە چییە کاکە؟ ئەمە شەڕی غەزەی لەسەر یەک لای بێتەوە؟ نەوەڵڵا. ئەی ئەمە کوڕ مەشغوڵی چی تۆ بە دیار چیەوە دانیشتویت؟ إن الله يحب معالي الأمور. خوای گەورە حەزی لە ئیشی گەورەیە، بیلەکاری گەورە و شوێنی گەورە. ئەگەر داواتان کرد داوای فردەوسکەن، نەکە داوای شتی بچووکەن لەخوا، نەکەن داوای شتی وردکەن. نا،
بڵێ خوای گەورە من ئەومەوێت هەر ئەوەش داواکاریەکەمە ئەمە پێغەمبەری خوا بە سەحابەیەکە فەرمێ داوای چیەکی بیاتێ ئەی ئەگەر تۆ داوا مەشۆتن لە خوا پێچی دەیاتێ فەرمە وەیەکڕەهو سەفسافەها ڕقی لە شتی بچووکە ڕقیشت خوا تاکە گۆرەیەکەم دۆزیوێتەوە ڕەحمەت لەوی کە دۆزیەوە بۆم بێنێتەوە خوا عیب نییە داوای